سەددامە لە کۆڵکە و بەڵام لە سەددام خراپتر هاتە مەیدانەوە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کەسایەتیەکی سیاسی و کۆمەڵایەتی بەهێز. ناوی تەواوی شێخ محەممەد نەجیب حەسەن عەلیە و لە ساڵی 1945 لە گوندی سەرگەتی ناوچەی هەورامان هاتۆتە دنیاوە. هەر لە سەرەتای پێگەیشتنیەوە شەیدای زانست و زانیاری بووە، بۆیە لەو پێناوەدا باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانی تەی کردووە و زۆر جار بۆتە پەپولەی دەوری چرای زانستی حوجرەکانی کوردستان و لەوێوە ئاشنا بووە بە ئیسلامەتیەکی خۆماڵی کە تەوێڵی بەربەرماڵ و تاتەبەردی ڕەسەن کەوتووە. ئیجازەی زانستی شەرعی لە سەردەستی زانای گەورەی کوردستانی ڕۆژهەڵات مامۆستا مەلا ئەمینی کانیسانانی مەریوان وەرگرتووە. لە ساڵی 1970 بەکالۆریۆسی لە زانکۆی بەغداد وەرگرتووە و یەکێک بووە لە وتار خوێنە جەسوور و حەقبێژەکان کە تاوەکو ئێستا هەندێک لە وتارانە ماون کە لە ساتە وەختی دەسەڵاتی بەعزدا باز لە ستەمکاری بەعزیەکان دەکات. حیزبێکە چۆن پێشی ئیسلام عەرەبی جاهیلی ئینسانیان زینە بە چاڵە کرد، ڕژێمی بەغدا و عەفلەقیەکان کاتێ وازیان لە مەعالیمی ئیسلام و تعلیماتی ئیسلام و دەستوری ئیسلام هێنا، ئەمان ڕۆحیەتی خەبیثی جاهیلیەتیان بۆ گەڕاوەتەوە کە زینە بە چاڵکردنی ئینسانە. مامۆستا کەسایەتیەکی سیاسی هۆشیار و خاوەن تێڕوانینی سیاسیانە بووە بۆ دروستکردنی جموجوڵی ئیسلامی فکری و سیاسی و چەکداری دژبەستەمی بەعز. هەر لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایان و هاوڕێیانی ڕێکخستنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دادەمەزرێنن. هەر بۆیە چەند جار بەعسیەکان دەستگیری دەکەن، چەند جارێکیش بۆ بەغدا و بەسرە دووری دەخەنەوە. لە ساڵی 1984 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە ئاشکرا ڕادەگەیەنێت. لە ساڵی 1970 کاتێک بزوتنەوەی ئیسلامی ڕادەگەیەنرێ، مامۆستا دەستبەرداری پۆستەکەی دەبێت و دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی. دوای ڕاگەیاندنی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیش مامۆستا لە پۆستی مەکتەبی سیاسیدا دەمێنێتەوە. لەگەڵ ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیشدا لە ساڵی 2001 دەبێتە پێشەوای کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ ئەوەی لە ساڵانی کۆتایی تەمەنیدا تەندروستی باش نەبوو، بەڵام بە ورەیەکی بەرزەوە بەردەوام بوو تاوەکو ڕۆژی 16 2014 لە شاری سلێمانی دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. مسلمانانی کوردستان هەموو شاهد من ئەو حەقیقەتانە بێنەوە بۆ ئەوەی کە من تاریخم وانە بووە لە عاسی هیچ مسلمانە ئامادە بووم بەرابەری خراپەم کردێ. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا سوپاسی جەنابتانەکەین کەناڵی ئاسمانی پەیام، هەروە ڕێز و خۆشەویستی بۆ ئەم گروپە چالاکەی کە ساڵانە بیرەوەری کەسایەتیەکانمان ئەکاتەوە. سەبارەت بە مەرحومی باوکم ڕەحمەتی خوای لێبێ، تەئسیری لەسەر یەکەیەکی ئەندامانی خێزانمان بە شێوازی جۆراوجۆر هەبووە، لە ڕووی زانستیەوە، لە ڕووی ئاکاری و ڕەوشتیەوە و لە ڕووی ڕۆحی و معنەویەوە. لە ڕووی زانستیەوە ئەوەی کە پێی کرابێ دەرفەتی بوو بێ وێڕای ئەو هەموو ئیش و کار و مەشغەڵەتە زۆرەی کە بوویەتی بە تایبەتی لەم ساڵانەی دواییە هەوڵی داوە بەشمان بدا بەهرەمەندمان بکە لە زانستە شەرعیەکانی خۆی. لە ڕووی معنەویەوە ئوسلوبێکی پەروەردەکردنی جوانی هەبوو، ئوسلوبی قورئانی نەبەوی بە شێوەیەکی خۆی بوو بە سەرمەشق کە صفەتی خراپ لە وجودمانە نەبێ، کیبر و عوجب و حەسەد و کینە و ڕق بە پێچەوانەوە خۆشەویستیمان بۆ هەموو خەڵک هەبێ، بۆ هەموو موسڵمانێ، بۆ هەموو کوردێ،
بۆ هەموو کەسێکی دڵسۆز بۆ هەر کەسێ لەو پەڕی دنیا خزمەت بە ئیسلام بکە خزمەت بە ئینسان بکە کەسێک بوو کە متەواضع بوو فروتن بوو کیبری نەبوو لە حەدی ذاتی خۆیان خاکی بوو خاگنشین بوو ئەهلی قەناعەت بوو ئینسانێکی بە تەماع نەبوو ئەوەی بەلایە گرنگ نەبوو دنیا بوو دنیاداری و دنیاویستی لای ئەو مانایەکی نەبوو محەبەتێکی تایبەتی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەبوو لە محەبەت و ئەوینی ئەو پێغەمبەرە خۆشەویستە توا بووەوە ئەمەشی کردبوو بە دەرز بۆ ئێمە ئەهلی ذیکر بوو ئەهلی مراقەبە بوو ئەهلی تێفکرین بوو کەمتر ئەهلی قسە بوو تووڕەبوون زۆر کەم بوو لە ژیانەیە لەسەر حەق تووڕە ئەبوو هەمیشە باوەڕی بەخۆی هەبوو متمانەی بەخۆی هەبوو متمانەی بە هەموو دۆستێکی هەبوو حەزی لە وەفا بوو یعنی یەکێ ڕۆژێ لە ڕۆژان بە کەلیمەیەک بە بەسیترین شت چاکەی لەگەڵ کردبێ بە عومری لە بیری نەچوو هەمیشە وڵێدا دۆستەکانی خزمەکانی کەسەکانی هاوڕێکانی بەسەر بکاتەوە بەنسبەت عالەمی ئیسلامیەوە باوەڕی بە یەکبوون و یەکڕیزی و وەحدەت و هەماهەنگی بوو بەنسبەت کوردستانەوە باوەڕی بە تعەسوبی حیزبایەتی نەبوو باوەڕی بەوە بوو کە ئێمە یەک وڵاتمانێ ناوی کوردستانە یەک میلەتمانێ ناوی کوردە یەک کێشەمانەیەوە یەک کێشەیە داگیرکراوین ستەممان لێ ئەکرێ فێڵمان لێ ئەکرێ حەزی لە عەدالەت و دادگەری و دادپەروەری بوو لەگەڵ چینی هەژارانە زۆر مەحشور بوو ڕێزی بۆ دەوڵەمەندان و کەسانی خاوەنی ئیمکاناتیش هەبوو پێی وا بوو ئەم دوانە بەیەکەوە توانن خزمەت بە وڵاتە بکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه طبعا زۆر سپاس سەرەتا داواکارین لە خۆی پەروەردگار کە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆی بەسەر گیانی پاکی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیدا بڕێژێەوە خوای گەورە لی خۆش بێ و ئێستا کە ئێمە قسە لەسەر ساڵیادی وەفاتی دەکەین ئەمڕۆی لە هەموو ڕۆژەکانی ژیانی خۆشتر بێ لای خۆی پەروەردگار بێشک مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پیاوێکی دیار و ناسرا و کەسایەتێکی گەورە و بەرجەستە بوو قسەکردن لە سەر ڕۆڵی مامۆستا لە خەباتی سیاسیدا ئەبێ بە قۆناغ ینی پۆڵێن بکرێ مامۆستا شێخ محەممەد هەر لە تافی لای ئەتیۆپیایەک بوو کە ڕۆبجگەلەوەی کە زانایەکی ئاینی گەورە و تێگەیشتوو بوو یەکێک بوو لەو کەسایەتی گەورانەی کە ڕۆڵی گەورەی هەبوو لە دروستکردنی ئەو وشیاریەی کە لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان بە تایبەتی ئەو قۆناغە لە شارە زۆر دروست بوو بۆ بەرەنگاربوونەوەی ستەمکاری بەرەنگاربوونەوەی بەعز و مامۆستایەکێک بۆ لەوانەی سەرەتا داینەمۆی شۆڕشی چەکداری ئیسلامی داگیرساندووە لە هەرێمی کوردستان و هەتا ئەو ڕۆژەش وەفاتی کرد ئەستێرەیەکی پڕشنگدار و ناوێکی دیار و ڕۆڵێکی کارە و کاریگەری هەبوو لە خەباتی سیاسیداوە هەر ئەوەش بەڵگەیە کە مامۆستا تا ئەو ڕۆژەی وفاتی کرد پێشەوای کۆمەڵی ئیسلامی بوو لە هەموو قۆناغەکانی خەباتی سیاسیشیدا یەکێک بووە لە سەرکردە هەرە دیار و بەرجەستەکانی ڕابوونی ئیسلامی لە هەرێمی کوردستان و ڕۆڵی ئەو قۆناغ بە قۆناغ وە پێی ئەو مێژوەی کە ئەو تێدا ژیاوە لە هەموو قۆناغەکانی تەمەنیدا ڕۆڵێکی درەوشاوەیە ڕۆڵێکی گەشاوەیە و لە هەموو قۆناغەکاندا خەبات و ڕابوونی ئیسلامی لە هەرێمی کوردستان حەقیقەت شوێن پەنجەی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڕوونی پێوە دیارە کاریگەری زۆر هەبوو ینی مامۆستا شێخ محەممەد من قسمەتی بخۆ من ئەو خولی پێشووتر کە لە سەرکردایەتی بوو لە نزیکەوە ئاشنا بووم بەڕاو بۆ چوونەکانی و پێشتریش تەبەنەوەی کە ئێمە زانیومانە هەمومان شاید بووین کە مامۆستا شێخ محەممەد تەبەنێکێک بوو لەو پیاوانەی کە پێشبینی سیاسی ئەکرد و هەمیشە پێش سەرکردەکانی کە ئەو پێشبینی سیاسیانەی ئەوە زۆر جار تەوەقوعاتی سیاسی مامۆستا شێخ محەممەد بەڕەحمەت بێت دقیق دەرەچوو ورد دەرەچوو و فعلەن مامۆستا پیاوێکی سیاسیەکی بەرچاوڕوون و هوشیار وە کەسێکی کارامە لەو بوارەدا حەقیقات وە حەقیقەت ینی ئێمە ئەتوانین بڵێین مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕەحمەتی خوای لێبێت دائیمەن بەڕوونی بەڕە و بۆچوون و پێشبینیەکانی پێش هاوڵ و ڕەفیقەکانی خۆیە کەوت لە خوێندنەوەی دۆخی سیاسی لەو قیرائەتە سیاسیە دقیقەی کە بۆ واقعی سیاسی هەم هەرێمی کوردستان و هەم ناوچەکە هەیبوو و بە دڵنیاییەوە کۆمەڵی ئیسلامی زۆر سوودی گەورەی بینیوە لە پێشبینیەکانی جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و لەو تەوەقوعاتانەی ئەو هەبوو لەو ڕاو سەرنجانەی کە ئەی خستە ڕوو لە سەرکردایەتیدا
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه پێشە مشتی حەمد و سەناکەین بۆ خوای پەروەردگاری هەموو عالەم درود و بەزەیی بۆ سەرجانی پێغەمبەری ئیسلام داواکارین خوای گەورە لە گوناهی مامۆستا شێخ محەممەد خۆش بێ و دەرەجەی عالیکە و ڕۆحانەتی شادکە بە بەهەشتی پان و بەرینی خۆی علم و زانیاری مامۆستا ئینکاری ناکرێ مامۆستایەکێک بوو لەو عالمە بەرزانەی کوردستان هاوشانی مامۆستا مەلا کەریمی بیارە ئەتوانین بڵێن مامۆستا مەلا عوسمانی هەڵەبجە ئەو مامۆستا پایە بەرزە ناودارانەی کە لە کوردستانە بوو مامۆستایەکێک بوو لەو هاوشانی ئەوانە لە ڕووی علم و زانیاری و ئەوەیەوە جەناوی مامۆستا تەبعاً ناسین و ئاشنایەتی من لەگەڵ جەناوی مامۆستا لە ڕێگەی حرەکەی ئیسلامیەوە بوو ئێمە ئەو وەختە ڕابطەی ئیسلامی بوو ئێمە پەیوەندیمان بە ڕابطەی ئیسلامی وەکو لە ڕێگەی مامۆستا ناوەڕاسیەوە و مامۆستا ناوەڕاسی نردمان بۆ ئێران ئەو کاتە جەناوی مامۆستا تەشریفی چوو بۆ ئێران کە کاتێک چوو بە ئێران مامۆستا ناوەڕاسی چوون لەوێ ئەوان تقریبا بنیاتی حرەکەی ئیسلامیان دانا وەم جارە لەوێ داوایان کرد لە ئێمەمانان کەوا بیشین بۆ ئەوانە ئێمە چەند مامۆستایەک هەڵسایان چوون بۆ ئەوێ بۆ یەکەم جار لە ڕووی کاری حرەکاتی ئیسلامیەوە بە خزمەتی مامۆستا بەو شێوە گەشت ساڵی 86 یەکەم دیداری حرەکیمان بوو بەڵام پێش ئەوەی کەوا لەیرێش لە شار ئەمناسی نەکۆکو مەسائلی حرەکەی ئیسلامی هەروەکو مەسائلی مامۆستا ئەمناسی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڕاستی ئەوەی کە من ناسیومە هەر لە یەکەم لەحزۆ وەکو کەسێکی خەباتگێر وەکو کەسێکی زیندوو وەکو کەسێکی هۆشیار وەکو کەسێک کە ئاگای لە زروف و بارودۆخی جیهان بێ ئاگای لەوە بێ کە ژیان بریتێ لە ململانی و سراع و ئاگای کەسێکی واکە وام هەسە کرد کە ئەزانێت کە بە تایبەتی پەیامەکەی کە پەیامی ئیسلامە پەیامی ململانەیە لەگەڵ شەڕدا ئەڵبەتە من بۆ یەکەمین جار جەنابی مامۆستام بەو شێوەیە بینی کاتێک کە پێکەوەدا نیشتین بۆ یەکەمین جار لە پێنجۆن لە نێزیکەوە بە خزمەتی گەیشتم ئێمە کۆمەڵی مامۆستا بووین لە سانەوەی پێنجۆن لە کات شۆڕشە دەرسمانەوەتەوە ئەو شەوە تەبعاً میوانی ئێمە بوو ئەو تەفاسیلێکی ساڵی 74 من پێشتر ئەم ناسی بەڵام نەگناسی ئەوەی کە گفتوگۆ هەبێ لەبینمانە بەڵام لە ساڵی 74 ئەوان هاتنە پێنجۆن دیار بوو هاتن بۆ ماڵی ئێمە چکە خزمێکی منیان لەگەڵا بوو ئەو شەوە دانیشتین ئێمە تقریباً 4 مامۆستا بووینەوە برا بەڕێزانی کە لەگەڵمان نابوون مامۆستایان هەرێکە لە بوارێک مامۆستای فیزیا بوو یەکێکیانێکە مامۆستای جۆغرافیا و کۆمەڵایەتی بوو بەرحاڵ کاتێک کەوتینە گفتوگۆ لە یەکەم لە حەزا بۆم دەرکەوت کە ئەم پیاوە مامۆستایەکی عادەتی نییە وەکو مامۆستایانی کە دوومان لە مزگەوتا کارەکەیان چالاکیەکەیان تەنابریتێ لە ئیمامەت و نوێژێک و ئەوانە تەماشام کرد من پیاوە پیاوەکە لە مەسائلی کۆمەڵایەتی لە مەسائلی سیاسی لەمانە شارەزای و طبعاً لە تەحلیلاتی سیاسی و کات ئێمە لە ژۆرشی ئەیلولا بووین مەسەلە بووم دەرەکەوت کە تەحلیلاتی ئینسانێکە کە هۆشیارە و ئەزانێ حەق و ناحەق و ئەزانێ دوشمن و دۆست بەرحاڵ من لەو کاتەوە هەستم کردکەم پیاوێکە کە شایستە ئەوەیە کە احتیمالی بکرێتە سەر بۆ کاری گەورە و بۆ کاری چونکە چاینەکەی هیمەتەکەی هیمەتی کەسێ بوو کە لە پێناوی مەبەستێکی گەورە کارکە بەڵێەوە بۆ شۆڕشی ئەیلول پاشەوەی کە ڕژێمی بەعس بەو پیلانێکە لەگەڵ شای ئێران و لەگەڵ لە جەزایر ئەو کۆبوونەوەیان بوو لە نەتیجەی کۆبوونەوەکانەوە بۆ ئیتفاقی جەزایر مۆرکرا کە ئیتفاقی جەزایر مۆرکرا ئەوە بۆ هۆی کە بەنسبەت شۆڕشی کوردەوە تووشی وەستان بوو و ئەو هەموو هێزە چەکداریکەوە لە شۆڕشا بوون هەموو چەکی ئەندانا و بەشێکی زۆریان چکونە دنیای دەرەوە ئەوروپا و بازێکیش لای بەڵام ئەکسەریت بەشی زۆر گەڕایەوە بۆ کوردستان جەنابی مامۆستا و بەندەشە لە زمینی و کەسانە بوونی کە گەڕاینەوە بۆ وڵات ئیتر جەنابی مامۆستا بە حکمی ئەو دۆسایەتی کە دامان مەزرا لە پێنجۆن لە کاتی شۆڕشی ئەیلولا ئیتر ئەوە بوو بە سەرەتایەک بۆ دۆسایەتێکی نەبراوە تا ئەو کاتێک کە ئەو بەجێی هێشتین و کۆچی دوای فەرموو کە گەڕایەوە پاش گەڕانەوە تەمان هەمومان هەستمان نەکرد کە ملەتی کورد وەکو باڵندەیەکی باڵشقاو کەوت بێتە بەردەستی
ڕژێمێکی دڕندە بە ئارەزوی خۆی هەچی ئەو مخەتەتاوت و پیلانە خراپانە بوو کە هەمووی بەرابەر بە شۆڕشی کورد کە بەرابەر بە خەڵکی کورد ئەنجامی داوە و بە هەزارها دێهات وێران بوو ڕووخاو سوتا و خەڵکەی وەکو دیل و یەخسیر لە ئۆردۆگا زۆرە ملەکان کۆکرانەوە و جەنابی مامۆساش لەو کاتە خەتیبی شانەدەری بوو. من ئەچوم بۆ لای بەتایبەتی ڕۆژانی جومعە وتارەکانی بۆم دەرکەوت کەم پیاوە فعلەن کەسێکی ئەوە نییە کە ئاڵای سپی هەڵکرد بێت و تەسلیم و بێ بە ئەمری واقعمانە بەڵکو کەسێک بوو لەو کاتا کە خەڵکی دڵبریندار بوو ئەو خەڵکە دڵشکاو بوون ماڵوێران بوون دەهاتیان کاول کرا بوو بێهیوا بوون شۆڕشی کورد نەما بوو دام و دەستگای بەعز و داپۆڵۆسیێنەکانی لە کارا بوون و خەڵکیان عەزێدا خەڵکیان سزادا خەڵکیان بە جوملەیە برد بۆ جنوبی عێراق و حتا بەتەمای ئەو شاری سلێمانیش ڕادیۆسکەن بۆ بە شێوەیەکی گشتی ئەتوانی بڵێن شەوگارێکی ئەنگوستە لە چاو بوو ئەو کاتە جەنابی مامۆستا لەو کاتانە کەوتە وتاردانی زۆر ئاگرین کە هیمەتی ئەو خەڵکە کە بەتەواوەتی تووشی ئیحباط و ناهومێدی بوون دووبارە هومێدی ژیان و هەستانەوەی کردەوە بەری خەڵکە دەوری باشی بینی بە حەقەت من و ئەزانم هەموو جوڵانەوەیەک و هەموو شۆڕشێکیش پێشێکی پێویستی بەڕاچەنینێکی فکریە مامۆستا خەباتەکەی بەڕاچەنینی فکری دەستی پێکرد و بە وتار و بە وروژاندن و بوو هۆشیارکردنەوەی خەڵک بە کورتی ئەو بوو مامۆستا چووە دەرەوە وڵاتی بەجێهێشت و هیجرەتی کرد ئەوە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کەوا بکەوێتە کارێکی جیهادی و ینی بە کورتی مامۆستا لە منبەر و محرابی گرێدا لەگەڵ سەنگەر و جیهاد. بسم الله الرحمن الرحيم صلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. سرتا بخيرات تانكين بخيرات كنالك تانكين تشرفتاني ناوى بو إيرانا مزقوتي أحمد حاج علي بخير بن سر شعبان من لباري خوالي خوش بو بريس جنابي مامۆستا الشيخ محمد يعني براستي من أوائلهم أو لو مشهور تربوة يعني مسألة كي بعض كسكي علي لو مشهور تربوة كتعريف بك مامۆستا الشيخ محمد لو مشهور ترى كتعريف بك مامۆستا الشيخ محمد أو معروف بوا تعريف الناقري لنا لناحية علوم شرعية كان أو علوماني كوائم لم يسقوته هناك علومانا ما شاء الله دسي بالاي بوا يعني أتوانم بلهم همو علوماني زور زور برواني زاني وا زور زور دسي بالاي هبوتيايا هرچن من لفقيتي ولمانيا لو خواربهم لبغابهم كم تربى خدمتي جيشتون بلا من تعرف الناسين لقل جنابي مامۆستا الشيخ محمد لا سرتاي نوتكان حرب عراق وإيران وأمانة كوا هن حكومة العراقيين بو پێشمەرگە هاتنەوە سەرەتای تعارفی نێزیکیم لەگەڵێ لەو پێشتر ئەمناسی بەڵام نێزیک بوونم لەو تاریخەوە بوو کە هاتنەوە جەنابیان هاتنە مزگەوتی گەورەی سلێمانی ئێمە لەوێ مەدرسەیەکمان هەبوو مەدرسەی شافعی یەکەم ساڵ بوو کرابەوە ئیدارەیەکمان هەبوو من ئیدارەکەم تەسلیم کرد کە لەوێ وەکو ئەم حوزرەوە بوو لەوێتە ئیسراحە بکە و بحەوێتەوە جاویژدانی ئەو پیاوەم لەوە بۆ دەرکەوت هەر لە یەکەم وهلەوە چەند هۆدەمان هەبوو مەسەلە ئەساساتمان هەبوو شتمان هەبوو کتێبمان هەبوو هەموو جارەی فەرموو مەلا یاسین ئەبێت شتەکان هەروە تۆ زۆر زۆر بە مەفتوحی کردوێتەوە ئەمە ئێمەش پێشمەرگەمانەوە ئەنواعی تیاوەمانە ئەبێ تۆزەشیش دەستی پێوە بگری زۆر زۆریشین وە بەیانی زۆر عەجەب بووم بەو ڕەیەی ئەنجا بەردەوام چاوی لەسەر ئەو پێشمەرگانە بوو کە لەگەڵ یا ئەنەوە شتێکی زیادە بکەن لە ئیدارە و لە ئەو خۆدانی هەمان بووە دیراسە و ئەمانە ئەوە بیدایی سەرەتای تێکڵاوبوونی نێزیکم بوو لەگەڵ مامۆستا الشیخ محەممەدا کە زۆر زۆر مەعجەب بووم بەو وجدان و بەو لێبوردەیە وەکو عیلمە زانستیەکان وەکو جارێکی تر ئەڵێم مەشهوری هەمووان بوو کە ئەو عیلمانەی زۆر زۆر بەڕەوانی زانیوە وەکو وتاربێش لە شانۆداری و ئازان وتاریەیە
لە یادمە کە خەڵک بە تایبەتی لە هەموو شوێنێکەوە سوچوان لە وتارەکانی گرت. بەڵام تاریخیشم وایە کە دڵسۆزی هەموو مسلمانێکم لە سەراسەری جیهانە و لە ئومەتی محەممەدا بۆ هەمووی بە تایبەت بۆ مسلمانانی کوردستان نەک بۆ ئێمە بۆ هەموو کەسێک کە بیەوێ دینداری و نەتەوەداری بکە پێویستی بە حکمت و دانایی هەیە، پێویستی بە ئارامی و لەسەرخۆیی هەیە. هەموو لایەنەکانی لێگەدایەوە مەرحومی باوکم کاتێکە بڕیارێکی باە بە پەلە بڕیاری نەدەدا، ئەهلی ڕاوێژ بوو، ئەهلی پرس و مەسلحەت بوو و بەرژەوەندی عامی لە بەرچاو بوو، بەرژەوەندی تاکی لە بەرچاو نەبوو. عەمەلیەن ئەوەی ئیسبات کرد کە ئەیتوانی هەوڵ بدا هەر لە یەکەم جارەکە بزوتنەوەی پەیوەندی پاشان بزوتنەوەی ئیسلامی دامەزرا، ئەیتوانی هەوڵ بدا بە کەسی یەکەم بێ. بەڵام ئەو بیری لەوە کردەوە گونجاوترین کەس بۆ ئەو پۆستە کێ بە ئەو بکەین. بۆیە زۆر بە ئاسانی تەنازول لێبوو بۆ مۆزوعانە لێبوردە بوو. ئەمجا لە یەکبوونی و یەک ڕێزی مسلمانانە سەباق بوو، کێشەی ئەوە نەبوو کێ پۆستیە بێ کێ نەیبێ، تەشجیعی هاوڕێکان و هاوسەنگەران و هاوبیرەکانی خۆی شەکر بۆ ئەو مۆزوعە. ڕێزی زۆری لە عولەمای دینەگرت، حکمەتی ئەو لەوا بوو کە متمانەیەکی زۆری بە مەنهەجی زانەکانی کوردستان هەبوو، متمانەیەکی زۆری بە مەنهەجی ئەعتیدال و وەسەطیەت هەبوو. پێی وا بوو کوردستان تەحملی ئەم هەموو سیراعە سیاسیە ناکە. پێی وا بوو ئێمە هێشتا لە قۆناغی خەباتی ڕزگاری خوازیین، ئەبێ هەمومان ئامانجمان یەک بێ و کەمتر بڕژێنە ناو دۆڵی مەسلحەت خوازی حیزبایەتیەوە. زۆر گرینگە ینی سیاسی تەبان یەکێ لە ڕۆڵە لە ئەرک و وەزیفەی سیاسی ئەوەیە کە پێش جارێ سەرکردە پێش قاعیدەکەی کەوێ لە خوێندنەوەی واقعی سیاسی وە کەسی یەکەم و ئەو کەسەی کە لە هەڕەم و لە لوتکەی هەڕەمەکەی پێش هاوڵ و ڕەفیقەکانی خۆشی کەوێ. ینی حقیقەتەوە خاڵێکی زەرور و گرینگە و من پێم وایە خاڵێکی پرشنگدار بوو لە جەنابی مامۆستا شێخ محەممەددا ڕەحمەتی خوای لێبێ و ئەو حقیقەت ینی لەو ڕۆوە پێش هاوڵەکانی کەوتووە بە بەردەوامی و ئەو پێشبینیە سیاسیانەیە ئەوەی کە جەنابەت ناوتدا ورد خوێندنەوەی دۆخی سیاسی جارێ بۆ سیاسیەکە خۆی گرینگە و بۆ هاوڵەکانیشی گرینگە کە لەگەڵ کەسایەتێکی وا مەسەلەن ئەژین و هەمیشە سوودی لێوەرەگرن. من پێم وایە بۆ کۆمەڵ گرنگ بوو و کۆمەڵی ئیسلامی حقیقەت توانیوێتی سوودی گەورەش لەو پێشبینی و خوێندنەوە سیاسیانە وەربگیرێت. بە دڵنیاییەوە گرنگە سیاسی دووربین بێ و من پێم وایە مامۆستا شێخ محەممەد بەڕەحمەت بێ یەکێک بووە لە سیاسیە دووربین و وردبینەکان و یەکێک بووە لەو سیاسیانەی کە دۆخی سیاسی هەرێمی کوردستانی دقیق خوێندۆتەوە. یعنی ئەمە ڕەنگە یەکێ لە جیاکاریەکانی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بێ بەڕەحمەت بێ. جەنابی مامۆستا شێخ محەممەد ینی لە قۆناغەکانی خەباتی سیاسیدا لە نێو ڕابوونی ئیسلامی و لە وەک بۆ یەکێ لە کاراکتەرە سەرەکی و سەرکردەوە دیارەکانی بزوتنەوەیەک لە دوای یەکەکان و تا دواترینیشیان پێشەوای کۆمەڵی ئیسلامی مامۆستا هەمیشە باوەڕی تەواوی بە پێکەوەژیانی سیاسی هەبوو لەگەڵ هێزە سیاسیەکان. مامۆستا زۆر ینی ئاسان بڕای بەرامبەری قبوڵە کرد و چەند نەزەری جیاوازی قبوڵە کرد، باوەڕی بە بیر و بۆچوونی جیاواز هەبوو، باوەڕی بۆ بوو کە هێزە سیاسیەکان هەموو بێ پێکەوە بژین. یەکێ لە خاڵە زۆر دیارەکان کە من بەڕوونی لە مامۆستا شێخ محەممەد بینیوە بەڕەحمەت بێ جەنابی مامۆستا شێخ محەممەد هەمیشە گەڕا بە دوای خاڵی هاوبەشدا لەگەڵ بەرامبەرەکانی ئەویست لەگەڵ خاڵە هاوبەشەک لەسەر خاڵە هاوبەشەکان کۆ ببینەوە و ئەو خاڵانەی کە تێیدا جیاوازین وەلای بنین. من پێم وایە ئەمە هەم لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی مامۆستا ئێمە سوودمان لەو بۆچوونانەی وەرگرت و هەم لەگەڵ هێزە سیاسیەکانیش هەمیشە برای تەبایی بوو، لەگەڵ پێکەوەژیانی سیاسی بوو، لەگەڵەوە بوو کە ئێمە هەمومان پێکەوە بین و کەمتر خیلاف و جیاوازیەکان سەر بچێشن بۆ ململانێ و هەرگیز لەگەڵەوەش نەبوو کە سەر بچێشن بۆ ڕوبەڕووبوونەوە. یعنی مامۆستا شێخ محەممەد حقیقەت ینی بەو جیاوازیە تەمەنەی کە لەگەڵ برانی سەرکردایەتی هەیبوو مامۆستا تەبەن پیاوێکی یەکجار متەواضع و پیاوێکی لە خۆبردوو، پیاوێکی هێمن، پیاوێکی لەسەرخۆ و مامۆستا شێخ محەممەد لەگەڵ هەموو ئەو برانەی کە لە قۆناغە جیاوازەکانی قۆناغی کار لەگەڵی بوون منەوەی کە لە هەمویان بیستومە ئەوەش کە خۆم شاید حاڵی بووم حقیقەت مامۆستا پیاوێکی هێمن لەسەرخۆوە لێبوردە لە بەرامبەرەکانی پیاوێکی دڵ و دەروون گەورە هەمیشە ئەو گەورەیەی لە
ڕەفتار و کردار و گفتارەکانیدا بەڕوونی دەرکەوتووە. ئینکاری ناکرێت زانستی مامۆسا بە شێوەیەکی وەها لە کەسایەتیە ڕەنگیدا بووە هەر بەهۆی زانستیەکەیەوە بکەوا زیاتر خەڵک ئاشنای بوو بە خەڵک ئەیناسی. هەتا مامۆسا لە سەردەمێکە لە ئیمام خەتیب و وازان لە شانەدەری بۆ وەختە ئێمە هەچەنێ تەعارفی تەواو چشمان لەگەڵان نەبوو، بەڵام لە ڕێگەی وتارە کاریگەریەکانیەوە کەوا وەکو شریتە وەختە بڵاو ئەکرایەوە هەموو ئەتوانم بڵێم منتیقەی کوردستان بە تایبەت محافزەی سلێمانی گرتبووە. بەڵام مووقفێکی مامۆسا کە بەلای منەوە زۆر گرنگ بوو وازانم ساڵی 85 بوو ئێمە هاتین بۆ سلێمانی کۆبوونەیە کرا لەو کاتە حیزبی بەعەس هەنێ عەرەبی هاوردووە منتیقەی لای چەمچەماڵ و ئەو عەرەبانە تفەنیان پێبوو شوانەکانیان تفەنیان پێبوو حیوانداری ئەو شتانەیان دەکرد درۆ نەکەم و ئەزانم خەڵکیان کوشتبوو. جا لەسەر ئەوە کۆبوونەیە کرا مامۆساکانی مامۆسایانی ئاینی کۆبوونەیەکیان کرد لە شاری سلێمانی دەربارەی ئەو وەختە محافزی سلێمانی وازانم شێخ جافر بوو محافزی سلێمانی شێخ جافر بوو. مامۆسا شێخ محەموود بەناوی مامۆسایانی سلێمانی و تارێکی زۆر کاریگەری عەجیبیدا قەت من ئەوم لەبیر ناچێ حتا لەو ڕۆژەوە کە بەو شێوەی وتارەکەیدا وتی ئێمەی کورد مافی ئەوەمان نییە چەقۆیەکمان پێبێ بەڵام شوانی عەرەب بە تفەنی بڕنەوە بە منتیقەکانی ما ئەسوڕێت و خەڵکەکانیشمان ئەکوژرێ. ئەو تارە زۆر کاریگەری بوو حتا تەوەقوعی ئەوەی لێ کرا کە مامۆسا بگیرێ لە وەختا بەڵامەکو ئیتر مامۆسا دەرباز بوو هەر دوای ئەو شەوازانمیتر زۆری پێ نەچوو تەشریفی چوو بە ئێرە. باڵێ بە هەموو شوێ مامۆسا زانستەکان بە عەمەلی تا ڕەنگیدا بووە. من نەتوان بڵێ مامۆسا مەلا شێخ محەموود تەمەەن جارێ خۆ کە هیچ کەسێک خاڵی نییە لە کەم و کورتی هەموو کەسێک کەم و کورتی و نەقسی شتێکی هەرەیە بەڵام جەنابی مامۆستا شێخ محەموود خوای گەورە لێ ڕازی بێ و خوای گەورە شادیکە بە بەهەشت. بەڕاستی لە ڕووی زانستی و عالمێک وەکو وتمان لە ڕزی عالمە گەورەکانی کوردستانە و لە ڕووی شەخصیەت و ئەتوانین بڵێن مامۆستا وەفاتی مامۆسا تەنها لە کیسی حرەکاتی ئیسلامی نەچوو ئەتوانین بڵێن لە کیسی هەموو میلەتی کورد چوو. مامۆسا کەسایەتێکی زۆر بەهێز و زۆر بەقوت بوو. مامۆسایەکی لە ئاوەتەکانی ئەوە بوو بە هیچ شێوە خوێن ڕێژی نەکرێ دائیمە ئاشتی خواز بوو دائیمە خەڵکی هانەدا بۆ ئەوەی کەوا ئاشتی خواز بن دائیمە ئاگری ئەکوژانەوەکو ئاگری هەڵەسانەوە سیفەتی مامۆستا ئەوانە بوو ئینکاری ناکرێتەوە. وڵاتەمان ئیسفادەی زۆرمان لە ئەدەب و ئەخلاق و خوڕەوشتی مامۆستا کردووە تەبعاً هەندێک خوڕەوشتی تایبەتمەند بوو لە مامۆستا ئەتوانم بڵێم لە کەم کەسا بوو یەکی لەوانە مامۆستا لەگەڵ ئەو هەموو زانیاری و علمی کەوا بوویم کەسایەتێکی متەواضع کەسایەتێک و بێنەفس کەسایەتێک و بێهەوا ئەمە یەکێک بوو لەو ڕۆژتە جوانانەی کەوا قابلی ئەوەیە کەوا لە هەموو شوێنێک باس بکرێ و یەکێکە لەو ڕۆژتانێک کەوا ئاینی ئیسلام پێویستی کردووە لەسەر موسڵمان بەڕاستی ئەو ڕۆژتە لە مامۆستا بە هەموو شێوەکانی و بەرجەستەڵا خۆی ئەتوانین بڵێن یەکێ لەو بنەما شەرعیەکان کەوا بە عەمەلی بکرێ گەورەترینیان ئەوەیە کە ئینسان بەرامبەر بە ستەمکار و زاڵمی سەردەمەکان بۆسێتەوە. مامۆستا بۆ یەکەم جار ئەتوانین بوو بە کلیلێک دەرگایەکی کردو لە هەموو مامۆستایانی ئەو سەردەمە و ڕوبەڕووی ئەو ستەمکارانەی زەمانی بەعس و ئەوانە وەستایەوە و بوو بە هۆکارێک بۆ بنیاننانی حرەکەی ئیسلامی لەگەڵ بەڕێز جەنابی مامۆستا نەورەسیشە. تەبعاً مامۆستا نەورەسی بوو یەکەم کەس مامۆستا نەورەسی بوو کەوا چوو لەگەڵ مامۆستا بنیاتی حرەکەی ئەو وەختە ڕابطەی ئیسلامی بوو نەک حرەکەی ئیسلامی بنیاتی ڕابطەی ئیسلامیان ناو ئیتر دوایەوە هەمومان دەورەمان لێدا و ئەمە لێ دروست بوو تاوەکو ئیسەکیانێ ئاوا هەیە. مامۆستا پیاوێکی شۆڕژیار بوو بە معنای کەلیمە یعنی یەکێ بوو لەو زانە ئاینیانی کە هەڵگری فکری چەک و جیهاد و بەرابەر بە داگیرکەران و بەرابەر بە دوشمنانی میلەتی کورد بە تایبەتی ڕژەمی بەعس بە حەقت جەنابی مامۆستا یەکێ لە تایبەتمەندیەکانی نیەت پاکی بوو و دڵ پاکی بوو ئەنی کەسێک بوو کە لە کارەکانی ئەوەی کە من ملاحەزەمە کرد نیەتی پاک و لە هەمان کاتیشە بەڵێ لە شۆڕشا بووین و لە چەکا بووین و چەکمان هەڵگرت بوو بەڵام لەگەڵەوەشا پیاوێک بوو ئەوە نەبوو کە تەبیعەتێکی شەڕور و ئاگرین و هەمیشە
حەزی لەوە بێ کە لولەی توانەکان هەمیشە گەرم و گوڕ و لا مێن بێ بەڵێ کەسێک بوو کە دائیمە هەدەفی ئەوە بوو کە ئێمە ئیسلام بە عەزیزی بژی ئەم میلەتی ئێمە بە عەزیز بێ جا بە چ وەسیلەیەک عەزیز ئەبێت ینی بەو معنایە ئەگەر شەڕ پێویست کا شەڕ ئەگەر ئاشتیش پێویست کە ئاشتی ئەگەر دوشمن وتي آشتي وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله طبعا بس أساسي نية باشي كي خوي كما بس نية إسلام بو طبعا عالمك دينيش عالمك ديني مجاهدش كاركاني بيوركي قرآن والإسلام كاتك برابرك بولك بآش بين وآشتي بكين طبعا واجب برابر قبولك فعلا خويك لصفاتي جنابي ما مسا نرمونياني بو يعني جقل صفاتي علم زانست صفة حلمي شي هبو يعني كسنة بوكا بحق بلين دائما حزيلو بخوان برشيت وخلف وجره او دليل وشكل الرون دي كارا اما كار معنا كرد الكاتب برابر كان من داوي اشتي صلح عن كذا ما مسا ابو الرئيس وفد مفاوض وشوف صلح ابو اشتي يعني ما مسا لسياسة اشتيك هي مبدئي بيكا وجيان ما مسا كسيك بوكا بحقت حسي لو بوكا بتابتي كومالغا كردي اما هم جاري اوي ود ملتي كردي اما لبروي كياني سياسي معنيه دولتك معنيه او معنيه ام شر لا يعني كل براماري كل الزيان لبني كل كياني كل بروي هولي او يدا مشك تابكري خلقي خوما كردستان لاشتي حتى بۆ نمونە کە گەر ناکۆچی وای لە بینی پارتیوێکێکیشە هەوڵێکە لەوێ ینی کەسێک بێ کە ئاشتی و برایەتی بگەێنێ بە تەرەفەین وەمانە خوێن نەڕژێ و کەس نەکوژرەوەیکە بوو لە صفاتی مامۆستا ئەو علم زانستەی کە هەی بووە یعنی بەپێی ئەوە ڕەفتاری کردووە یعنی رفتاري وكو مامۆستا قەدیمەکان علی بەو علم زانستە لە خۆی باعی نەبووە علم زانستەکەی وەکو ئەمانەتە هێن کردووە تەعاملی لەگەڵ فەقێ و تەلەبەی خۆیان زۆر نەرمونیان بووە هەموو کاتی ویستێتی ئەو علم زانستە بگەێنێ ئینسانێکی نەرمونیان بووە وەکو مامۆستایەک خاوەنی علمی بێ وەکو کەسێ نەبووە متەباهی بێ بەو علم زانستەی یا خۆی لێ گۆڕا بێ لام وایە ئەو علم ئەو نەرمونیانی و ئەو لوتفەی و ئەو میهرەبانیەی و ئەو زمان فەسیحی و علم ڕەوانیەشی هۆکارێکی گەورە بووە لە دەرکەوتن و بروزی ئەو شخصیەتایە علم و زانستی مامۆستا من ئەوەی بزانم یعنی وەکو عەزم کردی جاری کەشێ لێمەوەم ئەو مامۆستا قەدیمانەی ئێمە ئەو علمی خۆیان عەمەلیان پێکردووە حتا یعنی لام وایە مامۆستای وامان هەبووە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن سنەتەکانی تەطبیق کردووە ئاوایی ملتەزم بوون بەو سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو علم و زانستەوە لام وایە مامۆستا شێخ محەممەدیش حتا ڕادەیەکی زۆر بە هەمان شێوە عملیان ئەو شتەی تەطبیق کردووە چونکە وەکو عەزم کردی پیاوێکی نەرمونیان بە لوتف لەگەڵ خەڵکە بە لوتف لەگەڵ نوێشکەرەکانی بە لوتف لەگەڵ ئەو کەسانی تەعامل لەگەڵا کردووە تەکەبوری نەبووە فیزی نەبووە عەمەلیەنیش ئەو علمە زانستانە ئەوەیە کە ئینسان لوتفی هەبێ لەگەڵ خەڵکە و بیگەێنێ ئەو علمە و ئەو علمە بە لوتفەوە بگەێنێ و نەرمونیان بێ و تعاملی جوان بێ لەگەڵ خەڵکە پێ بکەنێ فێز و تەکەبور و هینی نەبێ عمليا تطبيقني علوم الشرعية بمشوية دوهمين قانني يعني هر كسي كطالب بو بي مشتري بو بي كو علماني اللي بكره مجالي بو بي او درسي بيوتو او لقالي اخريق بوا حتى وازان من فتراني دو عيش كلمالي شو بوا خلص يسون بولاي بعض لو علم زانست قرصانه كلاي ما مصاي كما هو بيان زاني لا اولى ما رو درس يدخلونه كسي كوابيه كردايتي كا أبي فرق كردي أم فرق كردستان أو فرق كردستان نخال أويش تنها عدالة القرآن أو تحقيق أو مطلبية كإسلام قراري داوة ظلم لميرو ليك نكري شون ظلمك لمن لتيكي 5 مليوني لە هەموو دانیشتنێکە دانیشتنی تایبەتی و گشتی دانیشتنی سیاسی و کۆمەڵایەتی هەوڵێدا میلەتی کورد
هەموو ڕەمزە سیاسیەکانی خۆی خۆش بوێ یعنی هەر کەسێ سەر بە هەر حیزبەکە با شانازی بکا بە سەرکردایەتی حیزبەکەی خۆیەوە بەڵام با سوکایەتی بە ڕەمزەکانی تر نەکە تاکیدی لەسەر ئەوە بوو کە ڕێز لە هەموو کەسایەتیەکان بگیرێ کەسایەتی سیاسیەکان کەسایەتی مێژوویەکان کەسایەتی کۆمەڵایەتیەکان زاناکان پێی وابوو ئێمە سەرنجام هەرە بێ ئاشت بین سەرنجام هەرە بێ کۆک و تەبابین بۆیە بە هەر لە ئێستاوە هەوڵ بۆ ئەو کارە بدەین باوەڕی بە پەرتەوازەیی نەبوو باوەڕی بەم مناقەشاتە یا ئەم جەدەلە بێزەڵتیە نەبوو کە ئێستا هەیە ئەو شتێک کە بە بڕیارێک حل بکرێت کۆبوونەوەی ناوێ شتێک بە یەک کۆبوونەوە چارەسەر بکرێت پێویست ناکە بکرێت بە دوو کۆبوونەوە شتێک کە بە دوو حیزب بکرێت پێویستی بە سێ حیزب نییە پێویستی پێی وابوو هەموو خەڵک بابەشدار بێ لە بڕیاری سیاسیە و هەمومان بە تەواضع و تەسامحەوە ڕوو لە بڕیارە چارە نووسازەکان بکەین باشترین شت بۆ ئەوەیە کە هەر حیزبێک و هەر لایەنێک و هەر جیهەتێک ئەندازەیەک لە داواکاریەکانی خۆی بێتە خوارەوە یعنی داواکاریەکانمان دیاریکەین ڕیزبەندیان بۆ بکەین ئامادە بین چاوپۆشی لە زۆریان بکەین لە پێناوی بەرامبەرمانە لە پێناوی سەرخستنی بەرامبەرە ئێمەش سەرەکەوین ئەمە سیفەتی باوکم بوو لە هەمیشە چارەسەری پێبوو یعنی ڕێگای میانەی پێبوو بۆ بە یەکگەشتنی ناوەندە بڕیارەکان بۆ بە یەکگەشتنی سەرکردایەتەکان بۆ بە یەکگەشتنی حیزبەکان طبعا مامۆستا شێخ محەممەد بەرزنجی وەکو باسمان کرد ینی بوار ینی ژیانی مامۆستا شێخ محەممەد بەڕەحمەت بێەوە لێ کۆڵینەوە قسەکردن لەسەر ژیانی ئەنی فرە ڕەهەندە و ئەبێ لە هەموو بوعدەکانەوە قسەی لەسەر بکرێ یەکێک لەو بوارانەی ژیانی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە بڕوای من ئەوە بوو کە مامۆستا شێخ محەممەد لە دوای تەمەنیدا سەرەڕای هەڵکشانی تەمەنی سەرەڕای نەخۆشی سەرەڕای هەموو ئەوانە بەڕاستی مامۆستا شێخ محەممەد بۆ ڕۆژێکیش بواری بە خۆی نەدا لە کار و پرۆژەی ئیسلامی دوورکەوێتەوە و هەتا کۆتا ڕۆژەکانی تەمەنیشی بەردەوام بوو لە دەوامکردن لە بارەگا تایبەتێکی خۆی لە کۆمەڵی ئیسلامی و هەمیشە مامۆستا من پێم وایە لەو ڕۆ سەرمەشقێکی گەورەیە بۆ هەموو ئەوانەی کە لە بواری کاری ئیسلامیدا کارەکەن هەموو ئەوانەی کە بە شوێن پێی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیدا هەنگاو ئەنێن جەنابی مامۆستا شێخ محەممەد لەو ڕۆوە بۆ ئێمە سەرمەشقێکی گەورەیە کە وەکو باسم کرد هەموو ئەوانە نەگەڕابیکە بە عوزر نەگەڕابیکە بە بیانووی دوورکەوتنەوە لە کار و پرۆژەی ئیسلامی و مۆڵەت وەرگرێەوە پشووەەر بگرێەوە ئیسراحەت بکە ینی مامۆستا لەو ڕۆوە سەرمەشقێکی گەورەیە و پێشەوایەکی گەورەیە بەڕاستی کە لە چۆن قۆناغەکانی سەرەتای تەمەنی چۆن لە تافی لاوێتیدا ئەو ڕۆحی بەرەنگار بوونەوەی لەگەڵ ستەم و لەگەڵ بەعس و لەگەڵ ڕژێمی داگیرکاری عێراق کە هەرێمی کوردستانی داگیر کرد بۆ ڕوبەڕوو بۆ تا کۆتاییەکانی تەمەنیشی لە خەباتی سیاسیدا بوو لەگەڵ ڕابەرایەتی ئەو هێزەی کرد کە هێزێکی کاریگەر بوو لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ڕوبەڕووبوونەوەی فەسادی لە پێناوی چاکسازی لە پێناویەوەی ئەم کار و پرۆژە ئیسلامیە کە بۆ خزمەتی خەڵکە بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بووە کە ئەو یەکێ بۆ لە ئەوانەی کە بەردی بناغی پرۆژەکەی داناوە تا دوا ڕۆژەکانی تەمەنی تا دوا هەناسەکانی ژیانی لەو کاروانە بەردەوام بوو و ڕۆژێ مۆڵەتی بە خۆی نەدا و بە هەموو شوێن کەوتوەکانی بە هەموو هاوڵەکانی بە هەموو ڕەفیقەکانی بە زمانی حاڵ بە هەمووانی وت ئەم ڕێگای ئەبێ ئاوا بەردەوامبی لەسەری ئەم ڕێگای ئەبێ ئاوا کارکەی تێدا ئەم ڕێگای نابێ هیچ شتێک تیای بکەی بە عوزر تێیدا بکەی بە بیانوو بۆ دوورکەوتنەوە ئەم کار و پرۆژە ئیسلامیە ئێمە لە جەنابی مامۆستا شێخ محەممەدەوە فێرە بین کە ئەو ئەمەی وەکو واجب پێناساندین وەکو واجبێک کە هیچ شتێک تێیدا نابێتە عوزر بۆ واسهێنان و من لە کۆتاییدا بەڕاستی پێم خۆشە ئەوە بڵێم لە ساڵیادی کۆچی دوایی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیدا ئێمە لە کۆمەڵی ئیسلامی حقیقەت هەست بە کلێنی گەورەی وەفاتی مامۆستا شێخ محەممەد دەکەین و هەستیش بەو باسم کرد بەو یعنی مێژووە دەوڵەمەندە ئەەکەینە و مێژووە پرسەروەریە ئەەکەین کە جەنابی مامۆستا بۆی بەجێهێشتووی و ئینشاڵڵا کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو ڕێگایە لەسەر ئەو ڕێبازە لەسەر ڕێی ئەو مامۆستایە و هەموو ئەو مامۆستا گەورانەی کە ئەم سەح و کاروانیان بۆ ئێمە بنیاد نابەردەوام ببین و ئینشاڵڵا خوای گەورەش
ئەم کار و کاروانە ئەگەێنێتە ئەو ئامانجەی کە بۆی دروست بووە و ئەو ئامانجانش تحقیقەکە کە ئەوان لە پێناویدا ژیان و لە پێناویدا مردن. مامۆستا شێخ محەممەد ئەگەر قسەی بڕۆشتای و خەڵک بە قسەی بکردایە ئەتوانم بڵێم ئەو ئینشقاقیش دروست نەبوو لەناو حرەکەی ئیسلامیە لە بیدایەتە تەمەنی شقاقی دروست بوو تۆ بتێونەتەوە محمانە زای مەزاکە چۆن و ئەمانە و مامۆستا شێخ محەممەد کەسێک بوو کاریگەری زۆری بوو لە ئیسلاح لە پێکۆنانی خەڵک لە کوژانەوەی ئاگری بغز و قین و ڕقابەری بەرامبەر بە یەکتری بەردەوام هەر خەریکی ئەوە بوو و مامۆستا شێخ محەممەد بەڕاستی ئەگەر لەم زروفا بوایە و قسەکانی مەسەلەن خەڵک بەگوێ بکردایە ئەبوو بە سنتەرێکەوە ئەو خەڵکی گشت پێکۆ بنایە بە تایبەتی خەڵکە ئیسلامیەکە بە ئینکاری ناکرێ مامۆستا شێخ محەممەد یەکێک بوو لەو کەسانەی کە بە هیچ شێوەیە بغزی نەگرتووەتە دڵ ڕقی نەگرتووەتە دڵ لەوانەیە قسە زۆر کرابێ لەوانەیە دڵی زۆر ئازار درابێ بەڵام تەحەمل و سەبری ئەو بەڕادەیەک بوو قەت هەستی بەوە نەکردکەوە ئەم پیاوە حتا لە دڵ قسەکانی ئەو کەسانەیەش دڵی ئازاری گرتوێ کە کردبێتیان بەرامبەری و یەکێک بوو لەو کەسانەی کەوا ڕقی خۆی ئەخواردەوە یەکێک بوو لەو کەسانەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب ئازا ئەوە نییە کەوا ڕق و بربەرەکانی لەگەڵ خەڵکا بکە بەڵکو ئازا ئەوەیە کەوا ڕق و وەزعی خۆی بخواتەوە و بدا بە ئەرزە وەڵای مامۆستا شێخ محەممەد 100% یەکێک بوو لەو کەسانەی کەوا دائیمە ڕقی خۆی ئەخواردەوە و نەی ئێڵا بە وشەی ئەو بە قسەی ئەو یەک کەسێک ئازار خوا ئەوە ئینکاری ناکرد یەکێک بوو لە سیفەتە بەرزەکانی مامۆستا ئەو بوو. بێگومان ئیسلام طبیعەتەکەی وایە خوا لە قورئانە فەرمێ واعبد ربك أعوذ بالله من الشيطان الرجيم واعبد ربك حتى يأتيك اليقين أبيت إنسان مسلمان عبادتي پروردگار أبيت أو كاتيك يقين كمردنا تاصل حد مردن إنسان مسلمان أبي لفكري إيمان وإسلام وديني خواب أو باميك هيتي هول با بيجي يعني وكسن أبيك والحاصل بكل بشكات قيمي إسلام وواز بين الدين داري وتنها وكو إنسانك مشخور بو خوي بجيو هەموو غەمی تەنها بریتی بەلوێکەوە بۆ خۆی ژیان بێتە سەر مامۆستا تەبیعەتی ئەوە بوو کە پەرۆژ بوو بۆ هەموو خەڵک پەرۆژ بوو بۆ خەڵکی کوردستان پەرۆژ بوو بۆ هەموو ئەو خەڵکی کە لەم کوردستانە ئەژی حەزیە کرد بە هەر وەسیلەیەک بێ کارێ بکە جوڵێ بکە ئەو بکە لەگەڵ مامۆستا مامۆستا لە دەورانی ئەخیری تەمەنیا یەک کۆمەڵ نەخۆشی جۆراوە جۆر نەخۆشی کوشندەی جۆراوە جۆر هێرشی بۆ هێنابوو لەگەڵەوەشە ئەو پیاوە بەو وەزعەوە بەو ناڕەحەتیەوە ئەو شتانی کە لە سەرشانی بووەکو ئەرکی پێشەوایەک مەسئول بوو سەفەرکردن بوو ئەملاولا بوو تێکەڵ بە خەڵک بوو یا کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی بوو هەمووتی ئامادە بوو کە من ئەمزانی ئەو کاتێک کە ئەو دانیشە بۆ کۆبوونەوە هەر کەسێکی تر بێ لەسەر قەریوانەی ڕاکشێ و دایپۆشتن و خزمەتی بکەن بەڵام ئەو کەسێک بوو تا آخر لەحزە هەدەفی بوو کە ئەو پەیامەی بگاتە سەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای ئیسلامیش پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبات لەسەر مەبدە شتێکی یەکە فەرمێ والله لو وضع الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الأمر ما تركته حتى يظهره الله أو أهلك دونه أو پەیامی هەر کەسیش کە لەسەر خەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوان کاتن لە کاتێکە داوایان لێ کرد بە تایبەتی مامی وتیەوە قەومەکە هاتوون و پەرێشان و ئەڵێن بەش و واز بێنە و دەست هەڵگرێ لەم داوەتەکە ئیسلامەوەمانە چی ئەوێ بۆ یەکەین ئەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تەئەسورەوە ڕووی کردە مامی وتی وەڵڵاهی مامە ئەگەر ڕۆژ بخەنە سەر شانی ڕاست بوو مانگ بخەنە سەر شانی چەپم بۆی کە دەست هەڵگرم لەم کارە دەستی لێ هەڵناگرم تا یاخوا سەرێ خات و سەرەکەومیان لە پێناوە دنیا بەجێ هەڵمە شەهید دەبم بەرحاڵ مامۆستاش لەو خەتە ئیسلامی و ڕەبانی و نەبەوی و حرەکەتیەکە تاڵم پێ خۆش بوو تا ئاخر لەحزەی ژیانی هەر لە کارا بێت و لە کاری جیهادیا بێ خوای گەورە لێش خۆش بێت و لە هەموو لە ئێمەش و لە هەموو مسلمانان و ئەو جیهاد و خەباتی کردووە کە ئینشاءڵڵا ئومێدەوارین کە جێی پەسەندی پەروەردگار بێت. وبالتأكيد يعني خسارێکی گەورە بووە وەکو کوردستان وەکو مامۆستایانی کوردستان بەڵکو وەکو مامۆستایەکی ئاینی ئیسلامی بە وەفاتی ئەو کۆچی ئەو وەشایەتی بووە
بەڵام لەخوا بەزیابێ ئێمە کامون کاتی تەماشای کاک دکتۆر سەباح حەکەین کە پیاوێکی ئەلحەمدوللا لێ هاتوو زانا و ڕەوان زمان ڕەوان و ئەڵێن ئینشاءالله هیچ کەسێکمان لەوانەیە جێگەی با و باپیر و کەسینەکانی خۆمان نەگرتوتەوە هیچ مامۆسایەکیشمان چی هینە سەلەفەکانی خۆیان نەگرتوتەوە بەڵام ئومێدمان زۆر زۆر ئینشاءالله کاک دکتۆر سەباح هەتا ڕادەیەکی باش جێگەی خوا لێ خۆش بوو مەرحوم جەنابی مامۆستا شێخ محەممەد گرت بێتەوە. ئەگەینە ئامانجە ئەساسیەکان کە چەکی ئازادی گەلی کورد و ڕزگاری کوردستانان کردوەتە شان